ئێمە پێویستیمان بەم جۆرە تەفکیرە هەیە ئیسلامێکی نیشتیمانی. لە بەرامبەرە ئەوانەی کە قەومین دوای پوکانەوەی کوردایەتەکە پێویستیان بەو دید و تێڕوانی نەوشیروان مستەفا هەیە کە دید و تێڕوانینێکی کوردانەی نیشتیمانی بوو، نەک کوردایەتیەکی غولو کە پێی وابوو ئێمە وەکو کورد وەکو میلەتی کورد خاوەن مافین و ئەبێ بڕۆین بە دوای ئەم خاوەن ئەم مافانەیە، ئەمە تەواو. بەڵام نەک وەکو قەومیەتێکی یەساری کۆن، ئەوەی پێشوو زمانی بەسەر چوو، چونکە نەوشیروان مستەفای وت کۆمۆنیستی ئەوی سۆشیالیزمی تۆپی، حتا بە جەلال تاڵەبانیان لە سۆشیالیزمی تۆپی. باشە ناتشێ بە کەرێکی تۆپی و مسابقەیەک لەم زمانەیە بکەینەوە لەگەڵ حەشتی وەحشی. بەڵام قەومیەکانیش زۆرن، ئێمەش نابێت خەیاڵ پڵاو بین و ئەبزانین مادام ئیسلامین ساحەکە بۆ ئێمە چۆڵ بووە. نا، ساحەکەش چۆڵ نەبووە، مؤسساتیشی تایە، مەراکزی قۆشی تایە، قەومیەکانیشی هەرتیا ماون. بەڵام قەومیەکان پێویستیان بەوە هەیە حرەکەتێکی نیشتیمانی دروست بکەن کە باوەڕی بە ئیسلامەکە هەبێت، باوەڕی بەوە هەبێت کە ئیسلام هەویەی کووردە. ئەمما ئەگەرەوانە وەکو پارتی وێچێتی بکەونە محارەبەکردن، ئێمە ئەوانیشە خەینە کەنارەوە و بە پشت و درێژی خۆمان بە پشتیوانی خوای گەورە دێینە پێشەوە بۆ ساحەک. بەڵام ئێمە وەکو حەماس بیرەکەین، وەکو حەماس ئەڵێن قەومیەکانیش ضرورین و وجودیان هەیە، چونکە بە هەردوو لامان دژی ئەم ئیحتیلالی ئیسرائیلی ئەبینەوە، وەکو ئەوان چۆن ئیحتیلالی ئیسرائیلێکە ڕوبەڕووی ئەبنەوەش ئیحتیلالی ئەم قاسم پرێمەرە ئەبینەوە، ئیحتیلالی ئێرانی. ئەوەش زۆر ضروریە لە تەفکیری هەردوو لامانە بچەسپێ، نەجارێکی تر هاوکاری و تەئید و هاوسەنگەرێتی لەگەڵ قەومیەکانە ئەگرینەوە ئەگەر وانە بوون، احترامی ئیسلامەکەیان نەگرتین، ڕێگایان بە وجودی خۆمان نەدا، حەزفیانەکەین و یان خەینە کەنار و گوێ بە هیچ شتێکیان نادەین. و لە هەمان کاتیشە ئیسلامیەکەی ئێمەش نە ئیسلامێکی نێودەوڵەتیە، نە ئیسلامێکی وەکو قاعیدەیە، وەکو دەولێ، ئیسلامیەکی نیشتیمانی کوردستانیانە کە بتوانین ئیدامەی ئەو خەباتە بدەین و باوەڕیشمان وایە ئێمە ئیمارەتەکەی باب و باپیرانمان دروستکەینەوە هەر یەکێک لەو ئیمارەتانە سەرکەوتوین، با نەبژین بە دەوڵەت، با پەرلەمان هەر معەتەڵ بێ، خۆشورایەکمان پێ دروستەکرێت لە ئیمارەتێکە لە ناوچەیەکی کوردستانە. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە خۆمان چۆنە توانین لە خزمەتی خەڵکەکەمان هەبین، نەک بە طەبەقەیەکی فەوقی، طەبەقەیەکی بورجوازی، طەبەقەیەکی دیکتاتۆری، طەبەقەیەکی فرعەونی، طەبەقەیەکی لاوبالی، طەبەقەیەکی مستەهتر کە گوێ بە هیچ قیمە نەدا کە بەرامبەر میلەتەکەی خۆی هەیەتی. ئەنجا کەی ویستی بیفرۆشێ، کەی ویستی بیکڕێ.